سڵاوتان لێبێ کاک دکتۆر. سڵاو لە بەڕێستان، سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەمە یەکەم جارتە بیت بۆ شاری سلێمانی. ڕات چۆنە لەسەری؟ بەڵێ ئەمە یەکەم سەردانمە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی خۆشەویست کە بە دانیشتوانە سروش جوان و پاکەکەی گەشاوەتەوە و بەڕاستی من زۆر دڵخۆشم بەم سەردانیە و هیوادارم دەستپێکێک بێت بۆ سەردانی تر لە داهاتووە ئینشاءالله. دکتۆر لە ڕۆژانی ڕابردوودا بەشداری چەند چالاکێکی جۆر بە جۆرتان کردووە لە نەخۆشبینین و بەشداریکردن لە کۆبوونەوەی تیمی پزیشکی فرەڕەهەندی و نەشتەرگەری. سەرنجتان چییە لەسەر ئەم چالاکیانە؟ لە ڕاستیە من خۆشحاڵم بە سەردانیکردنی ئەم قەڵا پزیشکیە نایە بوو تایبەتە کە خوێندنەوەیەکی بەرهەمدار بۆ داهاتوویەکەم ئینشاءالله. لە ڕاستیە ئەم شوێنە بە تەواویمانە شوێنێکی پزیشکی تایبەت و پڕاوپڕ و بێکم و کورتیە لە ڕووی دابشکردن و جیاکردنەوەی حاڵەتەکان و پێشوازیکردن لە نەخۆش و ئامادەکاریەکان و ئەو ئامێرانی کە ئەم قەڵا پزیشکیە لە خۆی دەگرێت. لە ڕاستیە سمارت تاوەرێکی ڕێگا ڕوونکەرەوەیە کە چاوی لێ دەکرێت. من خۆشحاڵم کە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی هەفتەی ڕابردوودا کۆمەڵە کارم لەم سنتەرە پزیشکیە تایبەتەدا ئەنجامیاوە. بۆیە زۆر بە دڵنیایەوە ئەتوانم بڵێم کەوا ڕێگا و شێوازەکان و ڕێکاری جیاکردنەوەی حاڵەتەکان و دیاریکردنی نەخۆشیەکانی نەخۆش و ئەو پشکنینانەی کە بۆیان دەکرێت لە ڕاستیدا وێنای کۆمەڵێک تایبەتمەندی پزیشکی ئاسبەرزن بە گوێرەی ستانداردە جیهانیەکان و ئەمە نمونەیەکە کە وەک پێشەنگێک دەکرێت چاوی لێ بکرێت لە ناوچەکەیە. بۆیە من بەڕاستی خۆشحاڵم و وێنایەکی سەرسوڕهێنەرم لا دروست بوو ئامۆژگاری خەڵکانەکەم بە سەردانیکردنی ئەم دامەزراوە پزیشکیە بەهۆی ئەوەی کە بینیم لە مامەڵەی باش و بەڕێوەبردننی باش و بەکارهێنانی پێشکەوتنە زانستیەکان بۆ خزمەتکردنی نەخۆش و باشترکردنی خزمەت گوزاریە پزیشکەکان لە شاری سلێمانیدا. پێشبینیتان دەکرد لە کوردستان و عێراقدا نەخۆشخانەیەکی بەم جۆرە و بەم شێوازە کارکردن نەبوونی هەبێت؟ لە ڕاستیدا بە گوێرەی بیر و باوەڕە کۆنەکانم وا بیرم دەکردەوە کە لەوانەیە خزمەت گوزاریە پزیشکیەکان کەم بن بەراورد بەوەی کە بینیم لە ڕاستیدا. بۆیە من شتێکم بینی کە چاوەڕوانی نەبووم. دامەزراوەیەکی پزیشکی تایبەتم بینی نەک لەسەر ئاستی هەرێم نەک لەسەر ئاستی عێراق بەڵکو پڕبەدەنگ و بەو پڕی متمانەوە دەڵێم کە دامەزراوەیەکی تایبەتە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک تەنها لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. گرنگترین ئەو خاڵانە چین کە سەرنجی تۆیان ڕاکێشاوە؟ لە ڕاستیە ئەوەی سەرنجی منی ڕاکێشا بەکارهێنانی تەکنۆلۆژیای نوێ بوو لە تاوەری تەندروستی سمارتدا بۆ خزمەتکردنی نەخۆش و چاودێریکردنێکی پزیشکی تایبەت کە پێشکەش دەکرێت. فێرکردنی بەردەوامی زانستی پزیشکی لەم شوێنەدا جۆرێکە لە خێرێکی نەبراوە لە بەرەو پێشبردن و لە تێکۆشان بۆ زانست بە جۆرێک خوێندکارانی زانکۆی سلێمانی بەشی پزیشکی زۆر بەبەختن کە دامەزراوەیەکی لەم جۆرە لە نزیکیان بوونی هەیە. من بۆ خۆم لە کۆمەڵێک وانەدا لەگەڵ خوێندکارەکاندا بەشدار بووم و سەردانی زۆر بەسوود و خۆشمان کرد و گفتوگۆ لە ئاستێکی بەربڵاودا کرا کە بە ئیزنی خوای گەورە بەرهەمەکەی پۆلێک لە خوێندکاری پزیشکی ناوازە و باش دەبێت لە داهاتوودا ئینشاءالله. خزمەتێکی ناوازەی دانیشتوانیش بەم ناوچەیە دەکەین. إن شاء الله حيقدموا خدمة مميزة لسكان هذه المنطقة. سیستەمی کارکردنی تاوەری تەندروستی سمارت چۆن هەڵدەسەنگێنیت؟ پێم وایە ئەوەی کە شێوازی کارکردنی ناو ئەم دامەزراوەیە جا ئەکاتەوە لە دامەزراوە هاوشێوەکانی بوونی کاری بە کۆمەڵ و هەرەوەزیە واتە هەبوونی سیستمی کارکردنی بە کۆمەڵی بەرنامەداڕژراو بە جۆرێک کە پسپۆڕی ورد لە هەموو بەشەکانی نەشتەرگەری و پزیشکیدا بوونی هەبێت. هەر بەشێک لە بەشەکانی نەشتەرگەری تیمێکی پسپۆڕ و شارەزا لە بوارەکەیدا هەبێت و هەفتانە کۆ دەبنەوە و گفتوگۆ دەکەن دەربارەی حاڵەتە پزیشکیەکان بە شێوەیەکی ورد لە کۆبوونەوەیەکی فراواندا تاوەکو ئەو کاتەی کە بیرروبۆچوونێکی پزیشکی پەیدا دەبێت کە دەتوانرێت سوودی لێ ببینرێت بۆ بەرژەوەندی نەخۆشەکە و هەر وەکو دەڵێن بیرروبۆچوونی دوو کەس لە هی یەکەس باشترە. هەمیشە لە بیرروبۆچوونی گشتی و کۆمەڵدا سەرکەوتن و سەرخستن بوونی دەبێت بۆ بەرژەوەندی نەخۆش بە ئیزنی خوای گەورە.
کۆتا پەیامت چییە؟ ئەمەوێت سوپاسی بەڕێوەبەرایەتی تاوەری تەندروستی سمارت بکەم کە لەلایەن بەڕێز کاک ئەمیرەوە نوێنەرایەتی دەکرێت بۆ ئەم بەڕێوەبردنە ناوازە و جوانە. هەروەها مامۆستا بەڕێزەکان و برا نەشتەرکارەکان بە تایبەتی گەورەی نەشتەرکاران بەڕێز دکتۆر عەبدولواحید کە ڕێز و پێزانینم هەیە بۆی ئەو ڕۆژ بە ڕۆژ ناوازەتر دەبێت چونکە ئەو ڕێگا ڕوونکەرەوەیەکە کە دەکرێت وەکو پێشەنگ سیر بکرێت ڕکابەری ناکرێت لە بواری خزمەتکردنی نەخۆش و چاودێریکردنیان. بۆیە لەلایەن منەوە زۆر سپاس و پێزانینم هەیە بەرامبەر ئەو پێشوازیە باشە و ئەو میوانداریە جوانەی کە لە منتان کرد. هیوادارم هەمیشە بە باشی بتان بینم و ئێمە ئامادەین بۆ گۆڕینەوەی هەر جۆرە هاوکاریەک لەگەڵ ئەم دامەزراوە نایابەدا بە ئامانجی باشترکردنی خزمەتکردنی پزیشکی. لە کۆتاییدا سوپاسان دەکەم بۆ ئەم چاوپێکەوتنەی کە بۆ منتان ڕەخساند و خوای گەورە پاداشتی خێرتان باتەوە. اللقاء الذي أتحتموه لي وجزاكم الله كل خير.